قەناعەتە هاوسەنگەکان. وێرای گرنگی ئەوەی دەبێت باوەڕمان بە دەقەکان بکەوە، لەگەڵ ئەوەشدا بێت هەوڵ بدەین بۆ ڕاگررتنی هاوسەنگی ئەم بەهایانە. پۆڵس و بەرناباس دوو پیاوی گەورەی خودان دەیسەلمێنن کە سەرکردە خواپەرستەکان ڕەنگە هەندێک جار ئەم بنەمایە پیشێل بکەن. ئەوان ئەم بنەمایەیان پێشێل کرد. هەردووکیان قەناعەتیان بە نووسراوەکان هەبوو، هیچ گومان لەوەدا نییە، بەڵام نەیانتوانیوە هاوسەنگی ڕابگرن لە کاتی جێبەجێکردنی ئەم قەناعەتە نووسراواندا. با بزانین چی ڕوویداوە لە کردار 15:36 دەخوێنینەوە. پاش چەند ڕۆژێک، واتە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی ئۆرشەلیم و ئەو بڕیارەی کە پێی گەیشت و ئەو پەیامەی کە بۆ ڕوونکردنەوەی مزگەێنی ئینجیل نووسرا، ئێمە تەنیا بە ئێمان لە نەعمەتی کات دەپەڕین، بە توانای نازانین چەند کات تێپەڕیوە، بەڵام نووسراوە. پۆڵس بە بەرناباسی گوت با بگەڕێینەوە بۆ هەموو ئەو شارانەی کە پەیامی مەسیحی خاوەنشکۆمان تێدا ڕاگەیاندووە و سەر لە برایان بدەین و هەوڵیان بزانین. بە واتایەکی تر، پۆڵس ویستوویەتی بگەڕێتەوە بۆ ئەو کەسانیان کە لە یەکەم گەشتی مزگەێندان دامەزراون، بۆ لیسترا، کۆنیا، ئەنتاکیا و پیسیدیا، چونکە زۆر گرنگی بە جێبەجێکردنی بەشی دووەمی ئەرکی مەزن دەدا، نەک تەنها لەبەر ئەوەی قوتابی هەبێت، بەڵکو بینایەتی ئەم قوتابیانە و چەسپاندنیان لە ئیماندا. بەڵام لەو کاتەدا کێشەیەک هەبوو لەسەر ئەم کێشەیە دەخوێنینەوە. بەرناباسیش پێشینیاری کرد کە یۆحەنا لەگەڵ خۆیاندا ببن، ئەوەی بە مەرقوس ناسراو، بەڵام پۆڵس پێی باش بوو ئەو کەسە لەگەڵ خۆیاندا نەبن، کە لە پافیلیادا لێیان جیابووە و لەگەڵیان بوو کەرێک نەڕۆیشت. وشەی جیابووە وشەیەکی زۆر بەهێزە. بە واتایەکی تر، مەرقوس وازی لێهێناون. ئەمەش دوای ئەوە بە کەشتی قوبرسیان بەجێهێشت و هاتنە سەر وشەکانی و بەرەو شاخەکان دەڕۆیشتن و ئەمەش گەشتێکی زۆر مەترسیدار بوو. شەوان زۆر سارد دەبوو و ڕۆژەکەدا گەرمەکەی سووتنیەر بوو. دز و جەردەی هەبوون. ئەم مەوداویشە نزیکی 150 میلە. یۆحەنا مەرقوس بەم شێوەیە سەیری دۆخەکەی کرد. ڕەنگە لەوێوە وەستا بێت و لەگەڵ خەڵکێکێکدا قسەی کردبێت. ڕەنگە ئەوانەی دەوروبەری بە ناڕەزەماندیەوە لێیان پرسی بێت: دەتەوێت بچیتە کوێ؟ ئەم ڕێگایە دەگرە، بەردەچنە سەر ئەم شاخانەی دەتوانی مەترسیەکانی بە خەیاڵ دابهێنێت. بۆیە لە قسەکانی پاشگەز بووە. پۆڵس زۆر بەم ڕەفتارە گژر بوو، چونکە کەسێکی زۆر ئامانجدار بوو، زۆر پابەند بوو بە جێبەجێکردنی ئەگرە مەزنەکە، بە چاوپۆشین لە هەموو شتێکی تر. ئەوە دەبینین کە ڕوویدا لەبەر ئەوە دەمەقەلە کەوتە نیوانیان، تاکو وای لێهات لە یەکتری جیابوونەوە. شتێکی سەختە. دوو برای دڵسۆز و باوەڕدار خودایان خۆش دەوێت، زۆر پابەندن بە جێکردنی ئەرکی گەورەکە. بۆیە پۆڵس وتی: مەرقوس نابەینە ئەو سەرکێشەی ناکەین. جارێکی تری پشتی پێ ببەستن، بەرناباس وتی: من ڕێگەت پێ نادەم ئەوە بکەیت. ڕێگەت پێ نادەم مەرقوس گەنجڕت بکەیتەوە. پێویستە دەرفەتێکی دیکە پێ بدەین. بەڵام پۆڵس وتی: نەخێر، تەواوی دەکەین. ئەوسا بەرناباسی مەرقوسی لەگەڵ خۆی برد و بە دەریادا بۆ زێدی. قوبرس چوو. لە دایکبوونی بەرناباس لەو دۆرەگەی بوو، بەڵام پۆڵس سیلای هەڵبژارد و ڕۆیشتن. دوای ئەوەی لەلایەنی باوەڕدارانەوە بە نێمەتی مەسیحی خاوەنشکۆ سێپراند. تێبینی قسەی دواتر دەکەین. ئینجا چوونە ناوچەکانی سووریا و کیلیکیا، کلیسەکانیان بەهێز دەکرد. پێم وایە کە لۆقا لەم بەشەدا نووسیویەتی. تێپەڕاند، چونکە لە گەشتیەی دووەمدا کە ئەنتاکیادا بەجێهێشت، تا گەڕایتەوە بۆ شوێنی لەدایکبوونی تیمۆساوس لە لیسترا. بە زۆری پۆڵس بەتەنیا دەجوولایەوە. دوای ئەوە سیلا لە لیسترا لەگەڵیدا بوو.
دوای ئەوەی تیمۆساوس پەیوەندی بە تیمی بانگەشەوە کرد، بەردەوام بوون لە گەشتکەیان، کەواتە لێرەدا چی ڕوویدا؟ بۆچی هەڵی دووەمیان پێنەبەخشرێ وتی ناتوانم ئەوە بکەم لەژێر ڕۆشنایی هەموو ئەو شتانەی پێشتر ڕوویاندا ئەگەر بیرسن کێ لەسەر حەقا و کێ هەڵەیە. بەپێی چیرۆکی کتێبی پیرۆز بە ئەگەرێکی زۆرەوە هەردووکیان ڕاستن و هەردووکیانیش هەڵن، بەڵام پۆلس خۆی پێهەست و بەرناباس چونکە پیاوێکی بوو زۆر گرنگی بە پەیوەندیەکانی دەدا، لەبەر ئەوەی زۆر هەستیار بوو حەزی دەکرد پشتگیری کەسانی دیکە بکات. لەم دۆخەدا ئاراستەی ڕووحیەکان لە پۆلس زیاتر بوو، سەرەڕای ئەوەی هەردووکیان زۆر پابەند بوون بە جێبەجێکردنی ئەرکە گەورەکانی پەروەردگای عیسای مەسیح. بەرناباس پێشتر لایەنگیری پۆلس بووە. لەبیرتانە پۆلس کە ئەو کات شاول بوو، کاتێک دەرچوو بۆ ئۆشەلیم ڕەت کرایتەوە چونکە لێی دەترسان. کێ لەم دۆخایە پشتگیری کرد؟ بەرناباس. ئەو کەسە بوو کە دەستوراندی کردی و پێی وتن کە پێویستە پۆلس قبوڵ بکەن. ڕاستیەکانی دەزانی، واتای ئەوەیە بەرناباس کەتێکی زۆر کۆمەڵایەتی بوو. لە پۆلسدا دەبینین کە ئاراستەکەی بەرەو تیمۆساوس ئەو گۆرانکاریەمان پێشمان دەدات کە لە ئەودا ڕوویان داوە. زۆر بەرگری لە تیمۆساوس دەکرد، زۆر گرنگی پێی دەدا، وەها مامەڵەی لەگەڵ دەکرد، وەک ئەوەی باوکێک بێت بۆ تیمۆساوس بە ئەگەرێکی زۆرەوە پۆلس گۆڕا. ئایا شتێکی نایاب نییە کە پەروەردگار دەزانێت ئەم پیاوە گەورە و خواپەرستانەی خودا شتێکی وەهایە کردووە، سەرەی ئەوەی بە شێوەیەکی نایاب پابەند بوو بە جێبەجێکردنی ویستی خودا، بەڵام وەکو ئێمە مرۆڤ بوون و هەڵەیان دەکرد. ئەمە لە پۆلسی نێردراوە خودادا دەبینین. سەرەڕای ئەو نێردراوەی گەورە گەڵام بوو بەڵام گۆڕا. دوای ئەوە مەرقوس بوو بە کەسێکی زۆر گرنگ لە ژیانی پۆلسدا. ئەمە لە نامەی دووەمی پۆلسی نێردراوی خودا بۆ تیمۆساوس دەبینین، کاتێک لە زیندانەوە نوویستووە و فەرموویەتی مەرقوسم بۆ بینن چونکە بۆ خزمەتکردن بەسوودە. خودا مەرقوسی بەکارهێناوە بۆ نووسینی یەکێک لە ئەنجیلەکان. ئەو پێگەیشت و خۆدا بە شێوەیەکی زۆر نایاب بەکاری هێنا. وەرن سەیری وێنەی گەورەی بکەن لەم دۆخەدا، تەنانەت ئەگەر ئەم کەسانە حوکمی جێباسییان دەکرد بێت، چونکە مرۆڤن. خودا لە دەسەڵات و سەرەرەوەی خودا لە جیابوونەوەی بەکارهێناوە بۆ بەردەوامبوون لە بڵاوکردنەوەی موژدەی ئەنجیل. ئەمە لە ڕۆما 8:28 نووسراوە. خودا تەنانەت دەتوانێت هەڵەکانیش لە هەندێک دۆخی دیارکراودا بەکاربهێنێت و وا بکات پێکەوە کار بۆ چاکە بکات. جگە لەوەش دوای ئەزموونێکی زۆر بە ئازار پۆلس هەستیارتر بوو لە حەماسەتیدا بە ئاراستەی جێبەجێکردنی ئەرکە گەورەکە، وەک لە پەیوەندیەکەی بە تیمۆساوسەوە بینیمان. ئەو ناکۆکەیە کە لێناومان پۆلس و بەرناباسدا لەسەر یۆحەنا مەرقوس هەبوو. ئەزموونێکی بوو پۆلس لێوە فێر بوو. ئێمەش دەتوانین وانەیەکی گەورە لەم دۆخەوە وەربگرین. هەر بۆیە ئەمە بنەمای ئەمڕۆیە. وێرای گرنگی ئەوە دەبێت باوەڕمان بە دەقەکان تەواو بێت. لەگەڵی ئەوەشدا دەبێت هەوڵ بدەین بۆ ڕاگررتنی هاوسەنگی ئەم بەهایانەوە، چونکە ڕەنگە ئێمە ئەوەندە هاوسەنگ نەبین ئەگەر گرنگی پێنەدەین. هەر بۆیە بە ئەم پرسیارە بۆ تەفکیرکردن جێبەجێکردن ببینین. لە ڕوانگەیەکی ئینجیل واقعیەوە چۆن پۆلس و بەرناباس دەیانتوانی ئەم ململانەی بە شێوەیەکی دۆستانەر چارەسەر بکەن. ڕەنگە پۆلس بیتوانی بە دەرفەتێکی دیکە بە مەرقوس بدات، هەروەها ڕوون نییە کە ئەوان پشتیان بە ئامۆژگاری و حکمەتی کەسانی دیکە بەست بێت. ئەمە لە کاتێکدا کە پۆلس بانگەشەی ئەم بیرۆکەیە دەکرد، دەیانتوانی ڕاوێژ بە کەسانی خواپەرستی دیکە بکەن بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم کێشەیە. لەبەری شەڕ و ناکۆکی و جیابوونەوە، ئەمەش پرسانێکی ترسناک بوو لە ئەنجامدانی خزمەتدا. تەنانەت نەنووسراوە کە نوێژیان بۆ ئەم بابەتە کردبێت. ناتوانین
بە خەیاڵمان دابینین کە پێکەوە نوێژیان کردبێت. هەروەها هەر یەکێک دەست بخاتە سەرشانی ئەوەی تر شتێکی وەکو ئەمە بڵێت بەرناباس با نوێژ بکەین لەسەر ئەم بابەتە. ئەوەی ڕوودەدات ڕاست نییە. پێویستە ویستی خودا بزانین. لەوانەیە سەرنجیان زۆر لەسەر پابەندبوونیان بوو بێت. ئەوە کاریان دەکرد کە وەک ویستی خودا دەیانبینی. تا ڕادەیەک کە نەدەوەستان تا لە پەروەردگار بپرسن بڕیاری ویستی ئەو لەسەر ئەو دۆخە. بێگومان هەموو ئەوانە گریمانە، بەڵام وانەیەکە کە دەتوانین لە پابەندبوونمان بەڕاستی یەکێتی ڕوحی و پەیوەندی ئاشتی لێیانەوە فێربین. بنەماکەی جارێکی تر وێرای گرنگی ئەوەیە دەبێت باوەڕمان بە دەقەکان بتەوە. لەگەڵ ئەوەشدا دەبێت هەوڵ بدەین بۆ ڕاگررتنی هەوسەنگی ئەم بەهایانە.